ئینشاڵڵا هەر سەلامەتیشە بێ. لە گوندی خراوان لە دەڤەری برادۆست لە ماڵی هاوڵاتیەکین، لێرە لە ماڵی گەنجێکین کە 3 مانگە لە ماڵچۆتە دەرەوە و بێ سۆراغە، تاوەکو ئێستا هیچ سۆراغێکی نییە. دوایین جار کە بەپێی قسەی کە سوکاری کە پەیوەندی بە کە سوکاریەوە کردووە لە وڵاتی ئۆکرانیا بووە لە چۆتەوێ بۆ بەشداریکردن لە شەڕی رووسیا و ئۆکرانیا. جا مامۆهاب کە باوکی ئەو گەنجەیە قسە لەگەڵەوەکەین بزانین چیرۆکی ونبوونی کوڕەکەیان چۆنە. مامۆهاب ئەگەر بۆمان باس بکەیت چیرۆکی ونبوونی کوڕەکەتان چۆنە، لەکەیە ون بووە، ئێوە چۆن پێتان زانی کە ڕۆشتۆ بۆ رووسیا؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. برا من باوکی مەتینم، کوڕەکەی من لە 20 مانجی چار چوو هەولێرێ بۆ کاسبی ئەم ساڵ بەێ ئەم سەرتا ئەم ساڵ بۆ کاسبی لێ بۆ هات چۆ شکردات وێرە بدە چۆوە. دوای گوتی هەندێک برادرم هەنە لە پردێت پەیوەندی پێکەن برادەرەکانشی عەرەبن، دەرێن وەرێرە ئیشەکی فول هەیە لەکنەما مانجی 20 وەرەقەی وەرەگرە بەد جێگایەکە دوورە ئەوان پێ گوت بوو. ئەمەش شتەمان زانی خەریک بوون کە لێ نەگەڕین بچی هات وێرە کارتی نیشتیمانی دەرینا گەڕاو هەولێرێ لە 25 هەفتۆ پردێ لە پردێ ئیدی یەک تەلەفۆنی لەویا کردل و ماڵ و برای کرد پەیوەندی پێوەکردن وتی من لە گوتی من لە پردێمە بەس نەیگوتێ لە دەستی ناو دەستیوانم تی من لە پردێم لەو کاتیەوە تەلەفۆنەکەی قەپات بوو لێ بێخەبەر مەشتەنگاو بوون گەڕین زۆرجی گەڕین بەنهێنی گەڕین بە هەم شێوێ گەڕین سۆراغی نەبوو. لە 2 مانگە هەشت بەزەبەت نییە بەس 2 مانگە هەشت بوو کە ڤیددیوەکە ڕشکرا بووە. لە 2 مانجی هەشت ئەو گرتە ڤیددیۆی هات سەر و چاوی دیار نەبوو، گوتی من لە شاری باخموتم لە وڵاتی رووسایی عادی رووسیا ئۆکرانیا بەس عادی رووسیا خەریکین 25 ڕۆژ تەدریب بکەین، پاشی 25 ڕۆژ ئەمە ئەچینە خەتی پێشەوەی شەڕ. پاشی ئەو گرتە ڤیددیۆی دەنجی قەپات بوو، خەتی نەما ڕقەمەکەی قەپات بوو. لەو ڕۆژی ئەمە تەنگاو بووینەریم چین لە شار کوژرابی. ئەنی ئەوەی ئێوە بزانن دوایین جار کە پەیوەندی بە ئێوە کردووە لە ڕۆشتۆ بۆی بەشداری لە شەڕی رووسیا ئۆکرانیا بکە، ئێوە زانیاری ئەوەتان هەیە چۆن گەشتۆتەوێ چۆن ڕۆشتۆ بۆ ئەوێ؟ بەخواجە پەپەی معلوماتە بێن ئەو خەرکانە زۆر لە وڵات لە شار عەرەبا زۆریانین بردە خەرک ناش بێنی لۆ جەبەیە بە حەقەت بشیمە لێنزانی لە بەغدا سوارەکەن پەتەیارەیە بەنە قاهێرە لە قاهێرش بێکسەر و رووسێ بن بەسکە بنەوێ معنی ئەو خەرکانە بە ناوی خەتی جەبەی ناچن بەپێی معلوماتە هەڵخەڵێتنراوە بە مەبەستی ئەوروپا ڕۆژت بەێ کوڕەکەی مش کە خەرکێک ببێ بەخۆی چووە نەخێر بەس بە خورتیشان نەبردیا بێن بە دوو خوان چێشابی نەخێر بەس تەماحیان کردێ لە ڕێ ئەو 20 وەرەقەی بشی بە خۆی فیدای کردێ ولۆ بژێژیان ناخۆ. یعنی ئەوەی ئێوە بزانن لێرە پێیان وتووە ئەتان بین بۆوێ لەوێ ئیشەکەم مانگە ڕۆژ بە 20 وەرەقە ینی پێیان نەوتون کە بۆ بەشداریکردنە لە شەڕەکە بۆ نەخێر هەتا چوونێ بەسکە چوونەوێ طبعاً عقد پێکەن و هەتا پێشیانە بن مەیت و ناگەڕێتەوە مانژ 20 وەرەقەرم ساڵێکی شەڕەکەن لۆمە ئەگەر نەکوژران ئەبنە هاوڵاتی رووسی ئەوە نەتوانانی بگەڕێت نەخێرگەرانەوەی تێدانە. بڵێ داواکاری تۆ لە حکوومەتیانی پێیان داواکاری من لە زاتێ خودەیە لە حکوومەتە هەرێمە لە سەرۆکی حکوومەتەیە براگەورەی لە مارە بارزان پەعام لە هەموو دەستگا باڵۆخاتی ئەو خوای بی سۆراغمان بۆ بکەن ئەگەر پە هەر شێوێکی مابی نەما ئەگەر لەوێش مابی هەی مەمنون بەس مابی ئەگەر نش مابی و دیارە ئیلاداخوای مەمنونی کەرەمەخوایم شەڵا سۆراغی پێ بێ و سۆراغ ێزانن ئێوەش خواڕامی خۆی پێیەکە ئینشاڵڵا. خی گەورە بەڕامە مامە ئیشەڵا خوا ڕامی پێیەکا و شەڵا سۆراغی شەبێ و شەڵا هەر سەلامەتی شەبێ بە تەمای خۆی.